ئێستان ئەچینە لای بڕگەیەکمان هاوکارمان ڕەوەند بۆ ئێمەی ئامادە کردووە دۆکمەنتاریە لەسەر ژیانی هونەرمەندی کۆچ کردو ئاسۆی عومەر سوارە وەک ئەزانین لەوەی کە ئەم هونەرمەندە بە چەندین کاری ناوازەیەکێک لە کارە تایبەتەکانی کە کاری نواندنی تێدا کردبوو درامایی گەردەلوول بوو لەوەی کە ڕۆڵی وشیاری هەبوو لەوەی کە ئەبینین ئەوەندە بە جوانی ئەو کارە نواندنانەی کردووە ئەوەندە بە جوانی هونەرەکەیان بەرز نرخاندووە لە دوای کۆچکردنیشان هەمیشە بە نەمری ئەمێننەوە لە نێو هونەری کوردیدا بەجیا لەوەش هونەرمەند ئاسۆی عومەر سوارە پرۆگرامێکی تایبەتی هەبوو لە شاشە جوانەکەی کورساتەوە هەتاوەکو ئەو کاتێک کە ژیان ئاوایی کرد لە پرۆگرامەکەی بەردەوام بوو هەر بۆیە لە ئێستادا دۆکمەنتارێکی تایبەت بە ژیانی ئەم هونەرمەندە کرا و هاوکارمان ڕۆن بڕگەیەکی بۆ ئامادە کردوین بەرهەمێک بەرهەمی کورسات بێت و بەرهەمێنانەکەش لەلایەن ناوەندی هونەری زانیەوە بێت و لەسەر ژیانی هونەرمەندی کۆچ کردو یان میدیاکار یان پێشکەشکار ئاسۆی عومەر سوارە سازکرا بێت بێگومان کارێکی زۆر ناوازە و زۆر جوانە بێت کەواتە بە بینەری بڕگەکە بین. سڵاوتانە بەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەزیزان و خۆشەویستانی کورسات مەگەزین. کورسات هەمیشە بە کارە ناوازەکانی ناوبانگێکی باشی هەیە و لە ئێستاە ئەوەی کە لە کورساتەوە ئەیبینین چەندین فیلمی دۆکومنتاری بە تایبەت لەسەر ژیانی هونەری هونەرمەندان دروستی کردووە. ئەوەی لە ئێستاە کە کورسات و بە تایبەت ناوەندی هونەری زەنێ خەریکێتی کارێکی دۆکومنتاریە بەرهەمێکە لەسەر ژیانی هونەرمەند لە هەمان کاتدا میدیاکار لە هەمان کاتدا پێشکەشکار و لە هەمان کاتدا زیندانی سیاسی ئاسۆ عومەر سوارە. ئێمە هاتوونەتە ئەو شوێنەی کە وێنەگرتنی دۆکومنتارێکی تیاکرێت لە ئێستا هەموو ئامادەکاریە کراوە خەریکی وێنەگرتنی ئەو دۆکومنتاریان بزانین لەگەڵ ستافی ناوەندی هونەری زانێ گفتوگۆکەین و لەگەڵ ئەکتەرەکە گفتوگۆکەین بزانین خەریکی چین و وەکەی ئەم بەرهەمە پێشکەشەکرێت. کاک عەبدولغەفارمان لەگەڵا وەکو بەڕێوەبەری هونەری ناوەندی هونەری زانێ. کاک عەبدولغەفار سڵاوت لەبێ کاتەوە باش. بەڕێستان چەندین کاری دۆکومنتاریتان کردو وەکو ناوەندی هونەری زانێ. لە ئێستاە خەریکی کارێکی دۆکومنتارین لەسەر ژیانی هونەرمەند ئاسۆ عومەر سوارە. باسێکی ئەم کارەمان بۆ بکەیت. بەڵێ دەستان خۆش سوپاس ئامادەبوونتان. هەڵبەتە دیارە کاری دیکۆمنتاری لە ئێستادا کورسات بە فۆرمێکی دیکە بە فۆرمێک کە تایبەت بە خۆیەتی وەکو دەست و پەنجەی خۆی دەتوانین بیناسینەوە. ئەمەش دوای هەوڵ و مادووبوونێکی زۆر کە ئێمە لەگەڵ دەستگای میدیای کورسات بە خۆشحاڵیەوە کەوان تێگەیشتێکی باشیان هەبوو هەر لە بەڕێوەبەری گشتی کورسات تا گەیشتن ئەو کارمەند و بەڕێزانەی کە هاوکارمان لەگەڵمان توانیمانە کار لە دوای کار هەوڵ بدەین بە تایبەتی ئەو بەرهەمانەی کە بایۆگرافیە پێویستی بەوە هەیە کە بە شێوەی دیکۆدرامی دروست بکرێتەوە کەمە هەڵبەتە مۆدیلێکی تازە بوو هاتە پێشەوە. سوپاس بۆ هاوکاران و ئەو برا عزیزانم کە هەمیشە ماندونە ناسانە خەریکن. ئێمە مانگی دوو بەرهەم بۆ کەناڵی کورسات بەرهەمێنین. بەرهەمەکان هەڵبەتە ئەو هونەرمەندە عزیزانەی کە ساڵانێک خزمەتیان کردووە دیارە بە دیدار و بە باسکردن و بە هەندێک بابەت زەحمەت بوو بتوانین بەسەرەوە زاڵ بین. هەڵبەتە بە شێوەی دیکۆمنتاری دیارە بابەتەکان بەڵگەیی ترە دیارترە لەبەرەوەی بەڕێزانەی کە قسە دەکەن و ئەو ژیانەی کە تۆ لەبەردەستا دەتوانین بە شێوەی دیکۆدرامی باشتر بیژێڕیتەوە. دەستخۆش دروستکردنەوەی ئەم کارانە ئاستەم نییە بۆ ئێوە هەم وەکو ئەو پێداویستیانەی کە بەکاری هێنن و بە تایبەت لۆکیشن شێوازی گەڕەکەکان هەمووی گۆڕانکاری بەسەرا هاتووە.
بەڵێ هەڵبەتە ئەو کاتانەیە کە من لاوەندی هونەری زانینی لەگەڵ ئەو بەڕێزانەی کە بابەتەکان بەرهەم دێن کە سیناریۆکە دەنووسین یەکەم شت کە خەمی لێ دەخۆین بابەتی لۆکیشنە بەداخەوە خەریکە لە شاری سلێمانی و لە شاری هەولێرتان لە کەرکووکیش ئێمە تووشی ئەو گرفتە دەبین کە لۆکیشنەکان بەرەو نەمانەسن بەداخەوە ئەو خانووە جوانە کەلتوریە کەلەپورێکە لە گەڕێکی کادەیبینی لە پڕەبێتە گەرازی سیارە کەمە زۆر بەڕاستی جێگەی داخە لە ڕووی جلبەرگەوە هەوڵمان داوە کە نزیک بینەوە و بەڵام لە ڕووی لۆکیشنەوە بەداخەوە ڕۆژ دوای ڕۆژ گرفتمان بۆ دروستە بێ هەوڵمان داوە خۆمان بگوزێنین بەڵام ڕەنگە لە داهاتوودا دەتوانێت ئەو گونجاندەش جێبەجێ بکەین وەکو ناوەندی هونەری زانێ ژمارەیەکی زۆر فیلمی دۆکۆمنتاریتان هەیە بە تایبەت لەسەر ژیانی هونەرمەندان ئەکرێ بڵین ناوەندی هونەری زانێ و دەستگای میدیای کورسات ژماری پێوانەی شکانووە و هیچ دەستگایەکی دیکە ئەوەندەی کورسات فیلمی دۆکۆمنتاری لەسەر ژیانی هونەرمەندان بەڵێ هەڵبەتە ئێمە دەزانین کە لە ساڵی 1992 یەکەم کەناڵی کوردی کە دروستە بێت هەتا ئەمڕۆ کە 2025 پێم وایە کورسات توانی ئەو ڕێژەیە ئەو ژمارە پێوانەیە بشکێنێت کە 80 دیکۆمنتاری ئێستا بەرهەم هاتووە لە ماوەی 4 ساڵدا کە ئێمە بەڕاستی دەمانتوانی زیاتریش بەرهەمبینی بەڵام بوردەکاریمان زۆر بۆ جاریوای بە دوو کاری دیکۆمنتاریمان لە ماوەی 3 ڕۆژ بەرهەمهێناوە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەو بەردەوامی کورسات وای کردووە کە لە ڕووی بایۆگرافیەوە خەرمانێکی باشی هەبێ کورسات هەسەدا هێشتا ڕاستی کاری زۆرتر ماوە لەسەری بکرێ بەڵام دەبێ هەنگاو بە هەنگاو چونکە وەکو پێم وتی جاری وایە ئێستا ئەم شولێرین تەنها توانی یەک دیمەنتۆ مارکێت یعنی مەسەن ڕۆژەوەستاین بە دیا پەیداکردنی یەک ئۆتۆمبیل ئەو ئۆتۆمبیلەی کە دێ دیکۆدرامێکە کاگاسۆ لە سەربانێک خەوتووە مەفرەزەکانی باسی لە ناوچوو دێندایان دەستگیری بکەم لەسەر خۆش بێت کەی ئەم بەرهەمە پەخشەکرێت کەی ئامادا بێت بەڵێ کاگاسۆی عومەر سوارە ڕۆحی شاد بێ فەزلی هەیە بەسەر ڕاگەیاندن فەزلی هەیە بەسەر نواندن فەزلی هەیە وەکو هاوڕێ لەگەڵمان بووە ئێمە بە خۆشحاڵی و دەستگای میدیای کورسات ویستی ئەم ساڵ ئەمە بکاتە چەپکە گوڵێ بۆ سەر گوڵخۆی کاگاسۆ ئێمە ئومێد دەکەین لە دوای تەوابوونی مۆنتاژی ئەم کارە هەڵبەتە پەخش و بەرنامە لای کورسات خۆیەتی دەتوانن ئەوان کاتی بۆ دابنن بڵاوی بکەنەوە کە جیاوازیەکات ئەم کارە دۆکۆمنتاریە لە تەواوی کارەکانی دیکەی ناوەندی هونەری زەنێ ئەوەیە کە کوڕەکەی هونەرمەندی کۆچکردو ئاسۆی عومەر سوارە ڕۆڵی باوکی بەرجەستە ئاکات لەگەڵەوەی کە ئەکتەر نییە بەڵام ئامادەی خۆی دەربڕیوە کە وەکو ئەکتەرێک لەم فیلمە دۆکۆمنتاریە بەشدار بێت کاکاژینمان لەگەڵە کاکاژین سڵاو دەبێم کاتەوە باش قوربان حواڵی جەنابێ بەڕێزت ئەکتەر نیت بەڵام بڕیاری ئەوە داوە وەکو ئەکتەرێک لەم کارە دۆکۆمنتاریە کە لەسەر ژیانی باوکی کۆچکردوتان ئامادەکرێت ڕۆڵی باوکە بەرجەستە بکەیت سەرەتا سوپاس بۆ ئێوە سەرتا سوپاس بۆ جەنابێ بۆ ناوەندی هونەری زەنێ دیارە هونەرمەند ئاسۆ عومەر سوارە هونەرێکی گەورەی پێشکەش کردووە لە هەرێمی کوردستان و سلێمانی بەتایبەتی ئێمە وەکو بنەماڵە بە سوپاسەوە سوپاسی جەنابتان و ناوەندی هونەری زەنەیەکەین کە بەم کارە دۆکۆمنتاری هەساون هەڵبەت ئێمە وەکو بنەماڵە زۆر هاوکاریانین و هاوکاری هەموو لایەنێشین کە هەڵبستێ بە کارێکی بەم شێوەیە بەم کواڵێتیە بۆ هونەرمەند ئاسۆ عومەر سواری باوکم بۆ من وەکو سەختی نواندن سەختە لەبەرەوەی من ئەکتەر نیم بەڵام من لە واقعی ئەم حاڵەیە ژیاوم و زۆربەی ئەو چیرۆکانی کە ئێستا بازەکرێ و ئەکرێتە دۆکۆمنتاری من خۆم لە دەمی ڕەحمەتی باوکمەوە بیستومە و کە باسییان کرد لەگەڵما کە من ڕۆڵی ئەو ببینم زۆرم پێخۆش بوو هەڵبەت هیوادارم کارێکی وانەکەم کە لە گەورەی و جوانی و ئاکتینی باوکم کەم بکەمەوە بەڵام بەداوای لێبردنەوە لە ئێوە و لە جەماوەریشکە ئەم کاراکەین بۆی ببێتە کارێکی جوان بۆ داهاتوو بۆەوەی هەمومان ئیسفادەی لێ بکەین هونەرمەند ئاسۆ عومەر سوارە خۆشەویستێکی زۆری هەبوو بۆ خاک نەتەوە نیشتیمان و شاری سلێمانی و بێگومان ئەمەش لە ئێوەیە ڕەنگی داوەتەوە وەسێتێکی هەیە هەر بە ڤیدۆ تۆمارکراوە کە بۆ مناڵەکانێتی کە من و خوشکەکەمین ئەڵێ هەر قوربانیەک لە پێنا و خاک و نیشتیمانە ئەدەن بیدەن
ئێمە هەر لەسەر ئەساسی ئەوەی کە ئەو وەسیەتی ئەو جێبەجێ بکەین باکمان نییە لەوەی کە هەچ کارێک بۆ نیشتیمان و بۆ سلێمانی و بۆ کوردستان چەند سەختیش بێ ئێمە یکەین گوێ نادەینە هیچ نەتیجەیەک. دەستە خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوە و لەشی هەموو لایەکتان ساق بێت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ لە ئێستادا وێنەگرتنی ئەم بەشەی دۆکۆمەنتارێکە دەست پێ دەکات و بینەری بەشێکی ئەم دۆکۆمەنتاریا بین. بێگومان هونەرمەند ئاسۆ عومەر سوارە و چەندین هونەرمەندی دیکە کە کاری دۆکۆمەنتاریان لە لایەن هونەری ناوەندی زەنێەوە و هەروەها دەستگای میدیای کورساتەوە وەکراوە. بێگومان ئەمانە ئەستێرێکی گەشاوە بوون، خزمەتیان کردووە بە کورد و کوردستان بە شاشەی کوردی و لە ئێستاە کورساتیش بە ئەرکی خۆی زانێت کە ئەم دیاریە بچووکە پێشکەش بە بنەماڵەکانیان بکات.